بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا دەگوترا جیهان ئێستا گوندێکی بچووکە، بەڵام لە ئێستادا بەهۆی ڤایرۆسێکی بچووکی نەبینراو جیهان بۆتەوە گوندێکی بچووک. لە هەموو کاتێک زیاتر ئێستا مرۆڤایەتی پێویستی بە یەکترە، هەمومان پێویستمان بە یەکترە بۆ ئەوەی خۆ پارێزین لە نەخۆشیەک لە ڤایرۆسێک کە ئێستا لە هەموو جیهان بڵاو بۆتەوە. سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە هاوڵاتیان دڵنیابن لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کەرتی تەندروستی بە تایبەت کە ئێستا ئەرکە قورسەکە لەسەر شانی ئەوانە دەتوانن هاوکار و ڕێگر بن بۆ ئەوەی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە. هاوڵاتیان بەگشتی چیان لەسرە کە لە ئێستادا بتوانن خۆ بپارێزن دەخۆن نەخۆشیەکە بەر لەوەی تووشی نەخۆشیەکە ببن. ئایا هەرێمی کوردستان بەو شێوازە مەترسی لەسرە کە هاوڵاتیان بە شێوازێک تووشی دڵەڕاوچێ بن کە نەتوانن مامەڵەی ڕۆژانە بکەن، یاخود چۆن بتواندرێ سوود لە ڕێکارەکان و بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ببیندرێ بۆ ئەوەی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە. من لە بەرنامەی لە پایتەختەوە هەردوو بەڕێزان دکتۆر دەشتی عەباس ئەلبوستانی پزیشکی ڕاوێژکار سەرۆکی بەشی هەناو لە نەخۆشخانەی ڕزگاریم لەگەڵا، زۆر بەخێر بێ کاک دکتۆر. زۆر سوپاس. دکتۆر سادق عەزیز خۆشناو پزیشکی پسپۆڕی نەشتەری گەری گشتی، ئەویش لەگەڵمە. زۆر سوپاس کاک دکتۆر، هیوادارم بتوانین گفتوگویەکی سوودبەخش ئەنجام بدەین. کاک دکتۆر بە لە جەناب تۆ دەست پێ بکەم. سروشتی ڤایرۆسەکە گۆڕانکاری بەسەرداهاتوە بۆەوەی کە لە سەرەتادا هەندێک زانیاری لەسەر ڤایرۆسەکە دەگوترە بەردەوام ئەپدێتی زانیاریەکان بوونەوە. لە ئێستادا نانۆمیترە و ئەو ڤایرۆسە یەکەم جار کە بڵاو بووە يعني مەزەندە دەکرێت کە لە حیواناتەوە و زیاتر يعني تەوەقع دەکرێت لە شەمشەمەکوێر لە شاری ووهان کە پایتەختی مقاتعەی ووبیە لە چین لەوێ بڵاو بووە، لەوێ وەش تەشەنەی سند بۆ وڵاتەکانی تر. ئەو ڤایرۆسەش يعني حەز دەکەم بینەرە دەکەم بزانن ڤایرۆس مەخلووقێکی مشەخۆرە، بەتەنێ ناتوانی بژی، پێویستە داخلی خەلیەی مرۆڤ بی کە داخلی خەلیەی مرۆڤ بوو شانەی هەڵدەستێت بە بەکارهێنانی DNA ئەو کەسە بۆ ئەوەی خۆی زیادکە و لە ئیفرازاتی ئەو کەسە دەردەچێ و تووشی خەڵکی تر دەبی و بە شێوەی لەڕێی کۆندامی هەناسەوە بڵاو دەبتەوە و دەبێتە هۆی تاو قوڕک زورانەوە و لووت بژانەوە و پژمین و کۆخە و سینگێشان و تایەکی بەرز و تەنگە نەفەس. باشە، وەرزەکە بە شێوازێکە هەر کەسێک تای لێبوو پژمی نەخۆشەکەی گرتووە یاخود چۆن بزانێ؟ لەوانەیە هەزارەها ڤایرۆس هەبی کە پەسی و ئینفلەوەنزا و ئەوانە دەکات. ئینفلەوەنزای مەوسیممان هەیە لە نەوعی A و B و C و هەروەها پارا ئینفلەوەنزەمان هەیە و سایتۆمیگالۆڤایرسمان هەیە، ئینفێکشەس مۆنیوکلۆسمان، ئەوانە یعنی هەزارها زۆرە ڤایرۆس هەیە کە نەخۆشی پەسیوی دروست دەکات. بەڵام ئەوە زۆرێکە کە تازە تووشی مرۆڤ بووە بە شێوەیەکی تونند ئینفلەوەنزایەکە دەگرێت. باشە، پرسیاری هەرە گرنگ لە ئێستادا ئەوەیە بۆچی ئەو مدە زۆری پێچووە، ئەو ماوەی زۆری پێچووە کە نەتواندراوە دژە ڤایرۆسەکە یان چارەسەریی دروست ببیندرێتەوە. يعني لەبەرەوەی ڤایرۆسەکە نوێیە و يعني زۆر لە مێژ نییە، يعني ئەوەی تەکوینی جینی ڤایرۆسەکە ئەوە کرایە شی کراوەتەوە زانراوە تەسەسوودی جینیەکەی بۆیە جارێ يعني بۆ نمونە ئەگەر ڤایرۆسی ئینفلەوەنزە بۆتان باس بکەم، ڤایرۆسی ئینفلەوەنزای مەوسمی کە لە ئوسترالیا و لە جنوبی ئەفریقیا زستانە لای مەهاوینە، ڤایرۆسەکە عەزل دەکرێت و لە زەرع دەکرێت لە هێلکە و دوایە ژمارەی زۆر دروست دەکرێت، لقاحەکە دروست دەکرێت لە بەشی سەرەوەی گۆی زەمین ئەو لقاحە بەکاردێنێت کە بۆ زستانی داهاتوو، یعنی کە وە بە پێچاوانەوە کە لە زستانی با بڵێن
ئەوروپا و ئەمریکا و ئاسیا کە ڤایرۆسی مەوسمی عەزل دەکرێت لە بۆ حازر دەکرێت دوقاحەکە لە بۆ ئوسترالیا و جنوبی ئەفریقیا و ئەمریکا لاتینی ئەو ڤایرۆسە جارێ کۆدی جینی نەدەزاندرا کە سینیش ینی لە ناوەڕاستی مانجی 12 ڤایرۆسەکە بڵاو بۆ شاردیەوە بۆ ماوەی 15 ڕۆژ لە سیویەکی 12 خەبەری ڕێکخراوی جیهانی تەندروستی WHO منظمەی سەحای عالەمیدا و لەوەوە ینی خەتەواتی خۆپاراستن دەستی پێکرد. باشە کاک زۆر سادق دووبارە بەخێر بێت. ئێستا ڕێنمایی هەرە گرنگی پسپۆڕانی بواری پزیشکی حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی تەندروستی بەردەوام خۆپاراستنە دەتەوێت لە سەرەتای بەرنامەکە چی بڵێیت؟ منای خۆی گەورم هەرێبان سەرەتا دەستخۆشی لە جەنابەت و تەواوی ستافی بەرنامەکە دەکەم. بەڕاستی دەستخۆشتان لە دەکەمە زۆرە بەرنامانە کە گرنگی بە تەندروستی هاوڵاتیان دەدەن جێگەی دەستخۆشیە بە تایبەتی ئێستامە هۆشیاری تەندروستیمان زۆر پێویستە. هەروەکو کاک دکتۆر باسی کردتەبان ڤایرۆسە کەشتە نوێیە بابەتە نوێیە پەتایەکی نوێیە ئەوەی کە ئاشکرایە کە نەچارەسەر نە تاکو ئێستا نە کوتان پێکوتە لە هەردووشیان دیار نیە لە ئێستاکە نیمانە کەواتە کاری گەورەمان ئێستا خۆپارێزیە خۆپارێزیەکان بە شێوەیەکی گشتی لەو جۆرە پەتایانە دیارن چەند خاڵەکەنە پێویستە ئەوم لێرەوە دەستخۆشیش دەکەم لە وەزارەتی تەندروستی لە بەرەبەراتی گشتی تەندروستی بەڕاستی ڕێنمایی و هەروە سندیکای پزیشکانیش ڕێنمایی پێویستیان هەیە و دەری دەکەن بۆ هاوڵاتیان کە هاوڵاتیان بیبینن و دڵنیاشم لەو چەند هەفتەی ڕابردوو ڕاگەاندنەکان تۆڕە کۆمەڵایەتیەکان گرنگی باشیان بۆ بابەتەدا خەڵکێکی زۆر لەوانەیە ئاشنا بووبی بە ڕێکارەکان بە ڕێنماییەکان ئەوەی پاک و خاوێن ڕابگری ئەوەش بە زوو دەستشوشتن حتا ئەگەر لە کەسەکە لە دەرەوە بوو کاکتور ئەو دەستشوشنەی کە زۆر تاکیدی لێ دەکرێتەوە لە خاڵی یەکەم و هەرە گرنگدانرا بابەتەکە لە چیەوە سەرچاوی زۆر دەستشوشت بڵێ بابەتەکە لەوەیە ئەو ڤایرۆسانە بابەتی ڤایرۆسەکە لەو جۆرانەیە کە لەوانەیە بنیشی لەسەر شتەکان لە دەرێ بۆ نمونە کەسێک دەچێتە دایرێک لەو مێزەی کە لە پێش فەرمانبەرەکە لەوانەیە ڤایرۆسەکە لەسەربی لەو فایلەی لە دەست فەرمانبەرەکە لە دەست کەسێکە لەوانەیە لەوێبی لەو شوێنەی لەو دەستکی دەرگای کە دەکاتەوە لەوانەیە لەوێبی لەو شوێنانەی شوێنە گشتیەکان بۆ نمونە لە ئەسانسۆرەکان لە مەسعدەکان لە دوگمەی مەسعدەکان لەو شوێنان هەیە کەواتە دەستەکە لە هەموو زیاتر لە بەشت معارضە لەوەی کە ڤایرۆسەکە بگری کە زیاتر دەستشوت بە تەکید پارێزراو دەبی لەو بابەتە ئەوە خاڵی یەکەم. خاڵی دوم کە توێ دەرۆژ ئەو کەسەکە دەستە دەرەوە هەوڵ بدە کەمترین بەرکەوتەی هەبێ لە گەشتەکان دەست لە شت نەدا لەو شوێنانێک کە دەچی هەوڵ بدا خۆی لە ڕابینی لەو ماوەیە دەست لە شتەکان نەداوانێ تازە باسم کرد لەو شتانێک کە باسم کرد لە حتا کە دەستێتە شوێنی قەڵەباڕ دەستە بازار و دوکان و مۆڵەکان دەست لە شت نەدا ئەوەندی پێی دەکرێت کە دەستی لێدا تاقیمەکە بی دەستی خۆی تاقیمکە یانیش لە شوێنێک دەستی خۆی بشوە. ئەوە دوو سێ ئەوەندەی دەکرێت حکوومەتیش هاوار دەکات ڕێکخراوی تەندروستی جیهانی هاوار دەکات ئەوەندەی دەکرێت نەچنە قەڵەباڵغی ئێستا بەتایبەتی لەو سەرەتایی کە ڤایرۆسەکە لە کاتی بڵاوبوونەوەدا ئەوەندەی دەکرێت کەسێکە خۆی پارێزی نەڕواتە لە شوێنە قەڵەباڵغەکان کە زۆر پێویست نەبوو زۆر جار و کەلیمە بوشەی بەکاردێنێت کە زۆر پێویست نەبوو ئەگەر زۆر بە ئەوەی ئەو پرسیارەی من مەترسی نەبی لەسەر هاوڵاتیان یاخود ترساندن نەبی لە هەرێمی کوردستان سەرەتا بابەتی تەشەنەکردنی ڤایرۆسەکە ئەمن هەر لەسەر بابەتی ترس زۆر جار باز دەکرێت دەرێت ترس نییە بەڵێ ترس پێویستە بەڵام تۆقاندن نا ترس و تۆقاندن جیاوازی هەیە ترس هەموو کەسێک هەموو کۆمەلگایەک بەشی جورعەک پێویستی بە ترسێ تاکو بتوانێت خۆی لە شت پارێزی ئەگەر نەترسێ خۆی ناپارێزی مە زۆر جار باز لەوە دەکەین دەبێت ترسەبی بەڵام تۆقاندن نا لەو بابەتە نیە ئەوەی ئەو داتانێک کە ئێستا هەیە خۆشبەختانە ئەوەی کە ئێستا لە بەردەستە لێرە باز دەکرێت لە کوردستان بەو ڕێکارانەی کە گیرایەتە بەر بەڵێ ڤایرۆسەکە لەسەرەتا بەڵام لەوانەیە زۆر گوێتان لەو بڵاوکراوانە بی گوێتان لەو تەسریحانە بی کەوا باز دەکرد لە کوردستان مەسەڵەن بۆ نمونە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی باسی کرد
ئەو دوو هەفتەی داهات و یەکلاکەرۆیە مەبەست لەوە چێکە یەکلاکەرە کاتێک کە بیدایەتی سەرەتا چەند حاڵەتێک دەرکەوت کاک دکتۆریش باشتر لە بابەتی دەزانێت بیدایەتی کە چەند حاڵەتێک دەرکەوت کەواتە ئەو ڤایرۆسە هاتە کۆمەڵگا ئەگەر بێت و لەو سەرەتادا کۆنتڕۆل بکرێ ڕێکارەکان بگرێتە بەر خەڵک زیاتر خەڵک بەڕاستی پاشەوەی حکوومەت ڕێکاری دەزێت ئەوەی دیکە دەسێتە سەر خۆپارێزی خەڵک پابندی بەڕێوەبەری تەندروستیەکان دەتوانرێت کۆنتڕۆلی بکرێت ئەوەی هەیەی لە نەخۆشخانەیە ئەوەی کە شکیلەیە لە کەرەنتینە تەواو دەتوانێت سیتەرەسەوە کۆنتڕۆلی بابەتەکە بکرێت هەر لەبەرەوەیە ئێمە دەڵێن لە سەرەتا بەڵێ لێرە لە سەرەتا بە پشتیوانی خۆ دەتوانرێت دواتر دەگەڕێمەوە کاک دکتۆر سیستەمی تەندروستی هەرێمی کوردستان بە شێوازێکە کە هاوڵاتیان بە تایبەتی لەم دوو هەفتەیە ڕابردوو دیمان کە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێکاری گرتە بەر و هەندێک بۆ نمونە بەش تەرخان کراوە بەو کەسانەی کە دڵنیان کە نەخۆشەکەیان گرتێ سیستەمەکە بە شێوازێکە کە هاوڵاتیان بە جۆرێک دڵنیابن لەگەڵ خۆپارێزیەکە متمانیان بە سیستەمی تەندروستیەکە هەبێ بێگومان ینی باش بوو زوو وەزارەتی تەندروستی و فەرمانگەی تەندروستی و لێر و سلێمانی و دۆک هەڵسان بە ئیزراعاتی وقایی خۆیان و بە کۆبوونەوە و ئامادەکاری و شوێنی تایبەتیان ئامادەکرد بۆ ئەوانەی کە لە ئیران هاتوونە بۆ ئەوەی کەرەنتین بکرێن بۆ ماوەی 14 ڕۆژ و ئەو کەرەنتینکردنەش سوودی هەبوو بۆ نمونە ینی نەخۆشێک ئافرەت بوو لە شاری کەرەز عملیاتی وەرەمی مەعیدەی کردبوو هاتبوو وەزعی خراپ بوو لە کەرەنتین کە فەحسی بۆ کرا پۆزەتیڤ بوو خوشکەکەشی کە مرافقی بوو ئەوش پۆزەتیڤ بوو برادێکی تر ئەویش لە کەرەنتین بوو لە سلێمانی خەڵکی هەولێر بوو لە ئیران هاتبووە 14 ڕۆژی تەواو کرد بەس کە کەرەنتین تەواو دەبی فەحس دەکرێت دیارە فەحسەکەی زارێنێتیجێی دەرنەچوو بوو بەس ماوەی کەرەنتین تەواو کردبوو ئەویش کە فەحسەکەی پۆزەتیڤ دەرچوو دۆزیانەوە و ئەوانە ینی حالەتێکی تریشەیە 4 حالەت لە نەخۆشخانەی پێشمەرگە لەژێر چاودێری تەندروستی سردان مراقبە دەکرێن و الحەمدوللا سحەتیان جێگیرە کەواتە ئەو کەرەنتینە شتێکی باش بەگشتی ئەو پێداویستیانە ئێستا لە بەدەستی ئەوەی پزیشکانە ئەو پێداویستیانن کە بتوانن خوا نەخواستە کەسێک حاڵەتەکەی توش بتوانێت سەیتەڕێی لەسەر بکەن تاکو ئێستا و ینی بۆ ینی داهاتوویەکی نزیک هەتا مانجی 4 ئیمکانیاتێکی باشی متەوەفر هەیە لە ماسک و خۆپاراستن و N95 و ئەوانە کە بتوانرێت لەو دوو نەخۆشخانەی کە تەرخان کراوە پێشتر نەخۆشی خانەی ینی ئێمە تەواری ئیناوەند تەرخان کرا بۆ حالەتە شکلێکراوەکان بەڵام حالەتی کە ئەکید دوو نەخۆشخانە تەرخان کراوە نەخۆشخانەی پێشمەرگە و نەخۆشخانەی ئیماراتیەکە کە لە پێم وایە لە کەوروگۆسکە لە لای کەلەکە ئەو دوو نەخۆشخانەیە نەخۆشی لێ داخل دەکرێت خۆشبەختانە یانی تا ئێستا سار کە حالەت داخل کراوە ئەویان جێگیرە ئەو دەرمانانەی کە بە پێی ڕێنمایی تەندروستی جیهانی کە دەرمانی دژە مەلاریایە و دەرمانی دژە ڤایرەسی ئینفلۆنزای مەوسمی ئۆستیناڤیر کە فعالە بەرامبەری و هەندێک دژە ڤایرۆسی دەرمان دژە ڤایرۆسی تر کە لە HIV بەکاردێنێت ئەوانش فعالن لەبەرەوەی هەردووچیان RNA ڤایرەسن میکانیزمی ئیشکردنیان لەسەری هەمان میکانیزمە و ئەو دەرمانە دیتراوەکە کاریگەرە و متەوەفرە و دەدرێتە ئەو نەخۆشە بەهۆی ئەوەی متمانەیەکی پتە لە نێوان هاوڵاتیان بەگشتی و حکوومەت لەو نێوژدا ئێستا کەرتی تەندروستی کە لە پێشووداوە بابەتی پێشتووە متمانەیەکی دروست و پتە نییە لە نێوان هاوڵاتی و حکوومەت ئێستا دەتوانین بڵین کە کەرتی تەندروستی یاخود ئەو هۆکارانەی لە بەردەستن هاوڵاتیان متمانیان بەوە هەبی کە دەتواندرێ کۆنتڕۆل بکرێ یعنی ئەمە بەش بە حاڵی خۆم زۆر یعنی مطمئنم لەسەر خۆم لەسەر کەس و کارەکانم کە ئەو ئیزراتانە کرایە ئەوانەی لە زۆربەی ئەوان ینی نەک زۆربە سەتی ئەوانەی کە تووشی ئەو نەخۆشیە بوون لە ئیرانەوە هاتوون ئەو کەرەنتینانەی ئەوانەی لە ئیران دێن کەرەنتین دەکرێن بە تیارە دێن بە ئەوە دەکرێن بەخۆی 19 وڵات بوو ئێستا زۆربەی وڵاتەکانی جیهانیشە ئەو کەرەنتینە ضروریە 14 ڕۆژ عەزلکردنەکە و کێساتی پۆزەتیڤ بە دەردەکەوی کە دەرکرا جیاواز کراوە
فحسیلۆکرا هەتا نێگەتیڤ دەبیتەوە ماوەچ پێدەچی ئەوە بگەڕێتەوە کۆمەلگا هیچ مەترسی لەسەر نییە بەڵام ئەگەر وەکو پێشان مابە یاخوا نەخواستە لەوانەیە کارەساتی لێ دەکەوتەوە. شتێکی تریش دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە گەرمی وەرزی بەهار لە کوردستان کە سەرەوەی 25 ینی خۆشبەختانە ئەوڕۆ حرارە گەیشتە 27 ئەوە نەخۆشی ڤایرۆسەکان و پەسیوی و هەڵامەت و ئەوانە ناهێڵێ و ڤایرۆسەکە لە ناو دەبا گەرمیەکە و من پێشبینی دەکەم و چەند جاریش وتومە لە چاوپێکەکەندی کە ئەتا مانجی چار ئینشاءڵڵا ئەو پەتایە نامینێ. یعنی ئەوە حەزم لێ بەڕاستی ئەو دڵنیە بکەین چکە ناو بە ناو لەلایەن هەندێک کەس یان هەندێک دکتۆر هەندێک توێژینەوە کە ڕەنگە سەرچاویان دیانەبی باز لەوە دەکەن کە دڵنیان نین ئەو پەتایە ئەو نەخۆشیە ڤایرۆسە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما لە نێو بچێ. لە ڕاستیدا ینی دەتانین ئاماژە بەو ڕاستیە بکەین لە سین ئەو نەخۆشخانەیە 1000 قەریۆرەیە کە دروستیان کرد بۆ خلالی هەفتەک ئەو نەخۆشخانەیان قەپات کرد ئەگەر نەخۆش زۆر باە بۆ نەخۆشخانەی 1000 قەریۆلەی قەپات دەکرێت یعنی ئەوە شتێکی دڵخۆشکەرە و هەروەها ینی ئەمە خلالی ئەو ماوەیە کە کەرەنتین کراوە و 2 هەفتە ئەوە کرایە مراقبەی ئەوانی لە ئیران هاتوونە کراون ئەو حالەتێکی ژمارەیەکی کەم ینی نەخۆشمان هەیە ئەگەر مقارنە بکەین بە ژمارەی نەخۆشەکانی هەموو وڵاتانی جیهان ئەمە خۆشبەختانە ژمارەکە کەمە وە زوو بە خۆکەوتین و ئینشاءڵڵا ئەو پەتایە بڵاو نابتەوە. کاک دکتۆر بەردەوام وەزارەی تەندروستی و حکوومەت و دکتۆرە بەڕێزەکان ڕێنمایی ئەوە دەکەن کە تێکەڵی قەرەباڵغی نەبن و بەڕێزیش لە واڵی تایبەتی خۆت باس لەوە کرد کە منداڵ بە تەواوەتی ئەوانی تەمەنیان بچووکە دەست لە هەموو شتێک دەدەن مایان بن بۆ شوێنی گشتی بۆ نۆرینگە یان بۆ کاری زۆر تایبەت نەبێ ئەو بەڕێزانی کە نەخۆشن نەستنە نەخۆشخانەکان دەمەوێت ڕێنمایی زیاتر لەسەر ئەو بابەتە. بەڵێ وەکو پێشتر ئاماژەمان پێدا یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە دوورکەوتنەوە لە قەڵەباڵغی لە هەموو شوێنەکان لە مۆڵەکان نەخۆشخانەکان نەخۆشخانەش بێزگەلەوە قەڵەباڵغە شوێنی نەخۆشیە ئەگەر پێویست نەبی نەکرێت بڵێ من لەگەڵەوە جێگای کافتریاکان چایخانەکان بە تایبەتی ئەو دوو خاڵە زۆریمە ئەو شوێنانی کە داخراون لە ژوورێ داخراوە هەواز لێ کەمە و بەو شێوازە دوو زۆر لێک نزیکن زۆر لێک نزیکن ئاشکرا باز لەوە دەکرێت نزیکی مابینی دوو کەس لێک توش بوو زیاد لە نزیکەی مەترێک لەو شوێنانێک کە خەڵکەکە زیاتر پێکۆدان لە مەترێک کەمتر ئەوە ئەو کاتە زیاتر لەوانەیە توشبوون ئەگەری توشبوون زیاتر دەکات. منداڵ ئاشکرایە منداڵ هەرچەندە خۆشبەختانە زۆربەی توێژینەوەکان باز دەکرێت لە چینیش توشبوونی منداڵەکان بە شێوەیەکی گشتی کەمترە ڕێژەی توشبوونیان کەمترە بەڵام هەردوو تەمەنەکان منداڵ و تەمەنی گەورە شتەی بەرگری لەش بەو شێوەیە نیە زیاتر توش دەبن لاوانەیە بێزگە لەوەش منداڵ ناتوانانی پابندە ڕێمایەکان بی کە تو منداڵ بردە دەرەوە جێگشتیەکان ناتوانانی فێریکە کە دەست لە شت نەدا ئەوەندەی دەکرێت منداڵەکان کە حکوومەت خۆشبەختانە کە ئێستا پشووی فەرمیە لە خوێنگاکان لەبەرەوەی کە منداڵەکە لە ماڵە دانیشی نەگوی لەگەڵ خۆی داکوباب لەگەڵ خۆیان باتە شوێنە گشتەکان ئەمە بەداخۆ زۆرجار لە مەسەرەن لە ڕاوێژکاری لە نەخۆشخانە لە ئیسشارێدا دەنیشین هەندێک کەس پێویستە کە دێتە نەخۆشخانە بەڵام منداڵ لەگەڵ خۆی هینایە ئەوە تەمان هەڵەکی گەورەیە یان دەسێتە دوکان شتی پێویست دەکرێت منداڵی لەگەڵ خۆی هینایە واروا لە شوێنەکان دیکە وەکو تازە باسمان کرد چایخانە کافتریاکان هەندێک شوێنی بۆنەکان بە تایبەتی پرسەکان شوێنی بگواستنەوە ئاهەنگ ئەوانە حتا پێم خۆش بووی ئەچێتی زانان لە ژنەی فتووە مەسەن وەزارەت وەزارەت ئەوقاف حتا باسی مزگەوتەکانیش کرد بڵێ چونکە لە مزگەوتەکان هەمووی پارۆیەکدان شان بەشان قاز بە قات کەسەکان زۆر لێک نزیکن ئەوەش بۆ ئەو بابەتی مزگەوتەکە ئێستا هەواڵ لە هەندێک شوێن هەرێمی کوردستان باز لەوە دەکەن کە تەنها شوێنی دەستشۆری و ئەوەی کە حاجەتی مرۆڤم لە مزگەوتەکان بکرێتەوە ئەوش هەڵە نییە کە ئەو کارە جێبەجێ بکرێت بدرێ بەڵێ ئەم نازانم لەسەر چ سەرچاوی گرتیا پێویستی خەڵک بۆ ئایا چۆن بۆ نازانم بابەتەکە بەڵام لە ڕووی تەندروستیەوە شوێن قەڵەباڵغ نەبی پیسی ئەو کەسەی تەمان نەک لە مزگەوت لە هەر جێ کە دەستە ئاودەست کە دەچێتە ئاودەست ئەو کەسە دەستکی دەریا زۆربەی نەک لە نەخۆشی کۆرۆناڤایرۆس زۆربەی توێژینەوەکان کە پێشتر لەسەر ڤایرۆس نەخۆشی دیکەش کرا دەستکی دەرگای ئاودەست
جێگایەکی زۆر پیسە لە نیشتنی میکرۆب لەسەری کە دەیکاتەوە دێتە دەرێ و ئەو شتی بەکاری دێنێ لە ژووری ئەوانە هەمووی شتی پیسن ئایا تا چەند پێویستە ئەو کەسێ بڕیارەکاندا نازانم بەڵام بەڵێ ئەوی شوێنێکە بۆ گواستنەوەی بەکتری ئەگەر خۆپارێزی تێدا نەبی بەڵێ خۆپارێزی تێدا نەبی کەواتە شوێنە قەڵەباڵغەکان شوێنی ئەو بابەتن وەکو باسمان کرد ئەمە هەر لە هەندێک سەرچاوی لە هەندێک ئەو کەسانی کرد لە شاری سەقزم بەداخۆی لەو شارانێک کە زۆر نەخۆش و توژبووی لێ و لە کوردستان ڕۆژهەڵات زۆری ڕژێ مردن زۆر وەکو هەندێک لە دکتۆر و هەندێک کەسانێک کە وەکو باسی دەکەن سەرچاوەکە لەو بووە پرسەیەک بووە پرسەیەک بووە زۆر قەڵەباڵغ بووە ئەمە کورد خۆمان ملەتێکی کۆمەڵایەتین پرسەکە زۆر قەڵەباڵغ بووە لەوێەوە زیاتر باز لەوە دەکرێت لەوێ سەرچاوی گربی لە شوێنێک لە پرسەکە ئایا هۆڵ بووە مزگەوت بۆیان لە شوێنێک لەو شوێنانە وەروە من ڕێکاری دیکەش پێم باشە هەتا لە ماڵەوەش کەسەکە لە ماڵەوە ئەمە وەکو خۆم کە پزیشکێکم کەسێک لە ماڵ بکە کاک دکتۆرەوە گرنگە بەڵێ ئەمە وەکو خۆم بۆ باسم کە کەسێک کە پزیشکێکم دەچمە دەرەوە داوامی شتی خۆم هەیە مەسەن کە دەچمە لە خۆشخانەیان ئیش و کار دەچمە دەرێ کاتێک کە دەچمە ماڵ لە زەنجی دەرکەی ڕالێوە حسابی خۆم دەکەم لە دەرگاکە ڕە حسابی خۆم دەکەم ئەو یعنی زۆر باز لەوەی دەکرێت ئەو شوێنێک کە زەنجی دەرکەی ئەو کە زەڕەسی لێ دەدەی لەوانەیە چەند جار لێدرا وەلو خەرچیکە بەکاری هەخۆتی بەڵام کاتیەوە دەستت خاوێن نەبوو لێدا لەوانەیە معارەز بی ئەو شوێنێک کە مەسعود باسم کرد لەوانەیە وابی لەوە ڕە حسابی خۆم دەکەم ئەو جلکانە لە جیاواز دەکەمەوە من لەگەڵ منداڵەکان باوەشیان ناکەم ماچیان ناکەم بۆ نمونە بۆ کاتێک هەتا دەستی خۆم جوان پێش هەموو شتێک دەچم دەستی خۆم دەشم جوان 20 ثانیە ئەوانە لە کاتی دیکەش پێویستە بەڵام لە ئێستاکە زیاتر پێویست دەکەم لە ماڵەوە ئەو کەونتەر و مێز و شتەکان پێویستە زیاتر گرنگی پێ بدرێ خاوێنتر بکرێتەوە کاتێک کە دەڕۆشت دەکڕی لە دەرەوە ئەوەندەی بکرێ خواردنی حاضر نەبی خواردنی قوت و خواردنی حاضر لە شتانە نەکردرێ خواردنەکە لە مارە حازکە گرنگی بە سەوزە و میوە و بۆ خواردنان برێ خواردنی هاوسنگ لە ماڵی بخورێ هاوسنگ من تەنها گرنگی بە شتێک نەدرێ یعنی هەندێک تر گۆشت و شت چەقوی ئەو شتێکە گۆشتی پێوە دەکرێت زیاد بکرێتەوە لە چەقوی دیکە پاکوخانی بە شێوەیەکی گشتی لە ماڵەوە هەموو ماڵەوە فێر بکرێ و ڕابێنرێ لەسەر قسمت کاکتۆر ڕێکخراوی تەندروستی جیهانی بێگومان ئێستا ئەو لەسەر خەتە ڕەنگە قورسایەکە لەسەر شانی ئەوان بێ و هاوکارن بۆ زۆربەی وڵات لە ئێستادا لەگەڵ سیستەمی تەندروستی ئێمە لەگەڵ کەرتی تەندروستی ئێمە ڕێکخراوی تەندروستی جیهانی چۆن لەسەر خەتە پێشەوەی ینی ئاماژە بە یەک لە قسەکانی کاکتۆر سادقی دەم بە پێی ئەو توێژینەوانەی کرایە لە توشبووان هەتا ئێستا هەتا تەمەنی 9 ساڵ هیچ منداڵێک نەمردووە بۆ بەتایە یعنی ئەوە خەبەرێکی خۆشە کەواتە مناڵەکانمان ترسیان لەسەر نییە کە ئینسان مطمئین بوو لەسەر مناڵە بچکۆلەکانی ئەویدی لای ئەهوەن دەبی پێشەوەی وەڵامی پرسیارەکەم دێ کە ڕەنگە غەدرێکمان لە بەتەمەنەکان کردبی کە زۆر زار باز لەوە دەکەن لە ڕێژەی مردن لەوان بۆوانەی تەمەنیان لە تا ساڵ زیاترە 110 بۆ ئەوانەی تەمەنیان لە 70 بۆ ئەوانەی تەمەنیان لە بینی 50 هەتا 59 پێنجە بەڵام بەمانەوەی نایە هەر کەسێک تەمەنی لەو ڕێژەیە بکەڕێژەکەمە نەخۆش هەیە تەمەنی 100 ساڵ بۆ چابووتەوە بڵێ یعنی ئەوە معنای وە نییە کە دەلێن 110 کەواتە یعنی 82 کەس چابوونەوە 18 کەس مردووە ئەوانی تەمەنیان 80 ساڵ بەرەوز لەبەرەوەی مقامەیان کەمە نەخۆشی دڵیانەیە نەخۆشی ئەزیکلییان هەیە لەوانەیە نەخۆشی جەڵتەی دەماغیان هەیە نەخۆشی سوکەریان هەیە نەخۆشی ینی زەعیفکردنی مەناعیان هەیە نەخۆشی تریان هەیە ینی شتەکە زۆر ئەوەندە ینی نابی ئەمە زۆر خەڵک بترسێنین یان بتۆقێنین بەڵام کەمێک ڕێنمایی ضروریە بەنسبە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوێکە هەموو جیهان بەشدارە تێدا و هەر پەتایەک بوو لە هەموو وڵاتەکان و لە هەموو شارەکان و لە هەرێم کوردستانیش نوێنەراتی خۆی هەیە و ئۆفیسی خۆی هەیە ئەوان دەوریان هەبووە لە یعنی گەیاندنی ڕێنماییەکان گەیاندنی تعلیماتی عالەمی و یارمەتیدان لە هەندێک نەواحی لۆجستی لە بۆ ئەو مەوزوعە ناحەیە علمیەکە ناحەیە تەوزیهات ناحەیە کەرەنتینەوانە کە تەوزیهی ئەوە کراینە یعنی وەزارەتی حکوومەتی فیدرالی حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی فیدرالی و وەزارەتی تەندروستی هەرێمیش بە هەماهەنگی لەگەڵەوان ئەو ڕێکارانەی جێبەجێ کردیە و تا ینی دەرەجەی باش سەرکەوتووە باشە نەخۆشخانە حکومیەکان لە ئێستادا بە تایبەتی چۆن ئەو مەترسیە کە هاوڵاتیانی دیکە توش نەبن یان ڕێکارەکانیان چین بۆ ئەوەی کەسێک کە
نەخۆش و پێویستی بە نەخۆشخانەیە بچی چۆن دڵنیابی لەوەی کە تووشی ئەو ڤایرۆسە نایە. ئەمە یانی یەک لە شتەکانی کە من لە نەخۆشخانەی ڕزگاری سەرۆکی بەشێنەوە دەبینم جەماعەتی ئینفێکشن کۆنتترۆلمان هەیە زۆر ئەکتیڤ بووینە لە ینی مراقبەی ئەوە بکەن دەست تاقیمکردن لە چوونە خستەخانە دەست چێش و ماسکی زراحی دانا ئەوانەی کە دێنە ئەوەی و بەردەوام ڕۆژێ 2000 ناو خستەخانە ڕەش دەکەم بە موادی H2O2 کە فعالیەتی هەیە بە ئەو پمپەکانی ئەوەی لە قەڵاچۆکردنی ینی ئەوەی زراعی بەکاردێنرێ ئەو مادانە ڤایرۆس ناوبە هەروە مادەی کلۆرۆکس و هەر مادەیەکی قاسر وەکو فاس ئەوانە هەموو ئەگەر تەخفیف بکرێ و هەر سەرمێز و زمینێکی پێ بستڕێتەوە ڤایرۆس لە ناو ئەبە ئەو ڤایرۆسە تحملی چەند سەعاتێک دەمینێ ئەگەر بەو معقماتانە خاوێن کرا خاوێن دەبتەوە مشکلەمان نامینێش. باشە کاک دکتۆر خەڵکێکی زۆر ڕەنگە لە ڕێی سوشیال میدیاوە هەندێک ڕێنمایی وەرگێ دەمەوێت بزانم ڕێنمایی لە چێ وەرگین بە تایبەتی ئێستا چەند ڕۆژێکە بۆ نمونە باس لە ڤیتامین دی دەکەن بەوەی کەسێک کە ڕێژەی ڤیتامینی دی کەم بێ ئەوە ئەگەری توشبوونی زیاترە کە ڕەنگە نەزانین سەرچاوەکەی چ بە ڕێزێک ئەو ڕێنمایانە بڵاو دەکاتەوە مەبەستمە ڕێنمایی هاوڵاتی ڕێنمایی لە زاری چێ وەرگری. بەڵێ تەمان لەو حاڵەتانە کە شتێکی وا ڕوو دەدە پەتایەک بڵاو دەبتەوە باسکرا خەڵکەک ترس و تۆقااندن لێوانێ بە دوو هەندێک زاریاری دەگەر کە پێشتر گرنگی پێدەدا بەڵام ئێستا گرنگی پێدەدا بزانین داخوا ئەو زۆرە ڤایرۆسە یان ئەو زۆرە پەتایەت چۆنە ڕێنمایەکان تەمان ئێمە وەکو خۆمان ئێمەشک وەکو پزیشکان زیاتر ئەمە ڕێکخراوی تەندروستی جیهانی یان بۆ نەو سنتەرانە کە تایبەتن بۆ بابەتە سنتەری کۆنتڕۆلکردنی نەخۆشە گوازراوەکان CDC لە ئەمریکا ئەوانە زیاتر گرنگی بۆ بابەتەکە ڕێنمایی دەردەکەن لێرە وەکو خۆمان وەکو کوردستان وەکو عراق پێویستە لە کەسی پسپۆر لەو بوارە ڕێنمایەکان لە پزیشکان لە حکوومەت تەمان پێشەمشتەوە لە حکوومەت وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرە گشتیەکان بەشی تایبەتیان هەیە ڕاگەیاندنەکان ئەوان دەری دەکەن ئەوانی تر دەچێتە بەڕاستی ئەمە زۆر زیاد جەنابیشت ئاماژە پێدا ئەمە لە وەڵی خۆم لە زیاد لە فیسبوک باز لەوە دەکەم دەم هەر کەس بە پسپۆری خۆی ئەو ئیشە شتێکی تەندروستیە بعد لێ بگەڕێن ئێمە پزیشکان کاری لەسەر بکەین ڕێگەڕێن با ئێمە ڕێنمای خۆمان دەربکەین لەو حاڵەتانە زۆر کەسیش هەیە دەڵێ حەڵەکە دەقۆزیتەوە ئەو هەڵی دەقۆزیتۆیان دەرمەلەوانی دەکات لە ئاوینەوە یعنی ئیسیفادەی لێ دەکات سوودێکی خراپی لێ دەبینی ناوی هەندێک دەرمان دەهێنرێ ناوی هەندێک زۆری چارەسەری دەهێنرێ کە ڕەنگە مەبەستی دیکەی لە ئێستاوەی کە جەنابەت باس کرد ڤیتامین دیەکە ڤیتامین دی ئەمن ئاماژەم پێدا گوتم خواردن دەبێت خواردن هاوسەنگ بی هەموو ڤیتامینەکان پێویستن بۆ لەشی مرۆڤ بۆ وەکو بەرگری نەک تەنها ڤیتامین دی هەموو ئینسان هاوسەنگ بی لە هەموو شتێکی ڤیتامین سی زیاتر باز لەوە یەکێک کە پەیوەندی هەیە بە بەرگری لە شوو بەوانە ئەو ڤیتامین دی شتێکی تازەیە لەوانەیە خەڵکێک تازری بازرگانی دەرمان وشتی لە پشتەوە لەو دائیمە لەو وەکو باسم کرد لەو زۆرە ئەزمانە خەڵکێک هەیە لە پشتەوە دەیوێت سوودی خۆی پێ بگەینی یعنی خەڵکێکی زۆر کە زەر دەکە بەڵام خەڵکێکی حەزی لێ زۆرترین سوود لەو حاڵەتانە وەربگریتن. باڵە نەخۆشخانە باسمان لە نەخۆشخانە حکومیەکان کرد حەزم لێ باسی نەخۆشخانە ئەهلیەکان بکەی ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنماییەکان چۆن دەردەکرێت. نەخۆشخانە ئەهلیەکانیش بەشەکەن لە سیستەمی تەندروستی کوردستان ئەوانیش ڕێنماییان بە هەمان شت وەکو نەخۆشخانە حکومیەکان ئەوانیش ڕێنماییان بۆ دێتن لە بەڕێوەبەرە گشتیەکان لە هەولێر ئەو نەخۆشخانە تایبەتانە هەمووی ڕێنمایی بۆ دێ بکوێ ئەمە وەکو خۆم وەکو پزیشکی پسپۆر نەشتەرگەری گشتیم بەڵام لە هەمان کاتدا لەو نەخۆشخانەی پاکێکە ئێستالی بەرنامەکەی لێ دەکەین بەسپاسەوە ئەندامی ئەنجومەنی کارژێریشم لێرە ئێمە چەند ڕێکارێک پێشەوەی نەخۆشەکەی هەولێریش دەرچی بە ئەرێنی بە پۆزیتیڤ دەرچی ئەمە هەندێک ڕێکارمان گرتووە بەڕاستی پزیشکان و کارمەندی تەندروستی سەنگەری پێشەوەی بەرگری پێشمەرگە ئاسا بەرگری دەکەن بەس لێرە و لە هەموو شوێنەکان ئێمە پێش هەموو شتێک ئەوەماندانە چەندە ڕێنماییماندانە بۆ پاراستنی خۆیان ماسکی نۆتپێزان بەسەردا دابشکردن بە هەمان شێوە بە بەردەوام دەمامکەی احتیاجی دیکەش ئاسایی دیکەش بە هەمان شێوە کەف و دەستکێش هەروەها جلی خۆپارێزی هەموو هەیتیان و هەروەها پێمان گوتن کە ئەوانە کە لێرەن کە دەستنەوە ماڵی خۆیان بەزلکی خۆیان نەبن بە هەمان ئەو جلە بەکارنێن کە دەڕۆنە ماڵەوە و هەروەها 2 ساعات کاژمێر لەگەڵ ماڵ و منداڵی خۆیان دەمەسن باشترین خۆپارێزی خۆیان بکەن ئەوە یەک دوو بە بەردەوام لێرە و کاکتۆر باسی کرد وەکو هەموو شوێنەکان ڕۆژانە جارێک هەمووی دەرشێندرێ بە مادەی تاقیم شوێنەکان شوێنی کلینیکەکان شوێنی ئاودەستەکان وەروها هۆڵەکان ژووری نەخۆشەکان هەر نەخۆشێک دەبێت یەک هاوڵی لەگەربی ئەو هاوڵە بازیشی بۆ دەکرێت ڕقەمی خۆی پێوەیە لە دەرگا
تیمی سکیوریتی هەیە کارمەندێکی تایبەت دانرا پلەیگەرمیلەش دەستی تاقیم دەکرێت ئەو دێتە ژۆرێ خەڵک هەوشار کراوەتەوە ناکرێت سەردانی خۆش بکرێت لێرە لێژنی باڵا دروست کراکە هەموو گڵیان لە هەموو خۆشخانەکانی پێش و باسمان کرد بەڵام کەسێک لە نێو ماڵی خۆی چۆن ئەو ڕێکارە نەبگرێتە بێت مەبەستم ڕشاندنە بەبەستم تاقیمە شێوازێک بگرێتە بەر شەرنی هەموو تاقیمەک لە ماڵش بالکو ئەو شتانی کە بەکار دێن وەکو پاکەرەوەکان سابوون و ئەو شتانی کە بەکار دێن دەکرێت لە ماڵەوە سوودی لێ ببیندرێ وەکو ماڵخۆنە خۆشخانە نییە دەکرێت ئەوانە هەمووی بە بەردەوام سوودی لێ بێندرێ بە هەمان شێوەی تازە باسم کرد زیاتر ماڵ بەڵام ئێستا کە پاکەرەوەکان هەیە مادە دیتۆڵی تێدا مادە دیتۆڵانە دەکرێت ژوورەکان حەمامەکان سەرمەخسەلەکان دەستکی ئەوەکان هەمووی دەستکی دەرگایەکان هەمووی پێکخان بکرێتەوە واروەها سەد وەکو باسم کرد کەونتەرەکان ئەوانە زیاتر گرنگی پێ تۆ لە سەرەتادا ڕەنگە بەشێک لە پزیشکان و ئەوانەی کە ئێستا هێلی یەکەمی بەرگری و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڤایرۆسەکە بێگومان لە هەموو کەس زیاتر ئەرکەکە لەسەر شانی پزیشکان و کارمەندانی تەندروستی ڕەنگە هەندێک لەیان هەبوو بێ لەسەر کەمی ئەو پێداویستیانەی کە هەیە ئێستا پێداویستیەکان بە شێوازێکن کە بتوانن ئەو ئەرکەی لەسەر شانیانە جێبەجێ بکەن ینی پزیشکیش هەر مرۆڤە ئەو ترس و دڵە ڕاوچەیە لە ناویدا هەیە ینی ئەمە دکتۆرە گەنجەکانمان ینی زۆر جار لە ئیستشارەدا دەنیشن و خەفارە دەگرنەوەوانە هاتنە لاموتیان ئەمە دەترسین ئەمە دەبی توش نەبیت وتم ئەوە بەپێی تعلیماتی منەظەمەی سەحای عالەمی ئەو ماسکە ببەستن کە فلتەرێشنی حەجمی ئەو ڤایرۆسە عەفوەن دەکاتن کە 500 نانۆمەترە کافیە لە بۆ ئێوە و دەستچێش لە دەستکەن و دەستان زوو تاقیمکەن و یان سعاتی جارێک دەستان بشۆن زوو ئاو خۆنەوە تا دەوتان بە تەڕیب بینێتەوە ینی ئەوە کافیە لە بۆ ئەوی خۆتان بپارێزن ئەگەر هاتو هەڵگری ڤایرۆسەکەش هات فەحستان کرد بەڵام کە نەخۆشەکە عەزل کرا ئەو وەختی ئیجراعاتێکی معقد هەیە کە بە پێی ڕێنمایەکانی WHO تاخمەزیلکە کە پێی دەڵێن PPE Personal Protection Equipment ئەوە بریتە لە ماچی 95 و کەپ و عینەگ و دوو قات گاون لەبەرکردنی معقم و هەروەها پۆستال لە پێکردن و دوو دەستچێش لە دەستکردن ئەوانە بەو شێوەیە یعنی هیچ نەخۆشیەکی هەموو نەخۆشیە ترسناکەکان ناگوازرێتەوە ئەگەر ئەو کەسە ئەوەی هەبوو ئەو PPA بەستە ئەوانەی کارمەندی تەندروستی و مقیم دەوری و پزیشکی ئەوانە بەردەستن لەو نەخۆشخانەیە هەر کەسێک ئەو شتانە لەبەر دەکا لە ژوورێکی تایبەت ئەو زادەچێتە لای نەخۆشەکە وە کە دەریش سوفڕی دەدا کە جارێکی تر سەردانی کرد تەمام مۆنیتەریش هەیە جارێکی تاقمەکی نوێ معقم و نوێ ئەوە دەکا ئەوانە هەیە ئەو هۆشیارانەی کە لەلایەن کەرتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوەی پزیشکان دەدرێ بە هاوڵاتیان بەو شێوازە جێبەجێ دەکرێت یاخود بێباچێک دەبینی دەتوانم بڵێم 130 دەدەمێ ینی جێبەجێ بکەن خەڵکێکی زۆریش هەیە تا ئێستا بەداخەوە زۆر گوێ پێنەدا لاوانەیە ئەمە هەموو هەستمان پێکردی ئێستا کاتێکە دەچێت دەرێ لە دەرەوە چۆڵیەک بە شاردیارە شتێکی باشەوە خەڵکەکە خەریکە دەبینی خەڵک ماسکەی وەکو کاکتۆر باسی کرد ئەو ماسکە لەوان پێش ناکە خەڵکی ئاسایی لە دەرەوە بەڵام ئەو کەسانی کە زیاتر بەرکەوتیان هەیە لەگەر خەڵکی دیکە زیاتر لە بۆ ئەوان زەڕورە بەڵام من دەڵێمەوە لێرە کە حکومەت ئێستاکە لە دوونێەوە هەر پشووی سەرتاسەری ڕاگەیات ئەو پشوە سەرتاسەریە خەڵک دڵنیابی ئەو پشوە سەرتاسەریە بۆ ئاهەنگ و بۆ دەرچوون و بۆ ئەو بابەتانە نییە ماڵ پاکترین شوێنە
ئەو ماوەی هەمومان میوانی ماڵی خۆمان بین با لە ماڵی خۆمان بی پێویست نەبوو نەچینە دەرەوە چونکە کە چێ دەرەوە پێت ناکەی بەرکەوتە دەبی خەڵکی دەبینی ئەوەندی کاری پێویستی تێ خواردنەوە ئیش و کار سەردان کەم بکرێتەوە لەگەڵ حتا لەگەڵ خزم و کەس و کاری زۆر جار هەیە وەکو باسم کرد ئێمە میلەتی ئێمە کۆمەڵایەتین سەردانمان زۆرە هەموو خردەبنەوە لە شوێنێک لە ماڵک پێکەوە دادەنیشین بە ئەو سەردانانە کەم بکەینەوە تەنها لەگە ماڵ منداڵی خۆمان پێکەوە دابنیشین و خزمەتی ئەو ماوەی خزمەتی ماڵ منداڵی خۆ بێگومان کاکتۆر وەرزەکە وەرزی بەهارە ڕەنگە هەندێک کەس گوێ بە ڕێنمایەکانەدا و ڕەنگە بچێتە دەرەوە باز لەو دەکرێت کە وەرگرتنی هەوای فرێش جۆرێکە لە خۆپارێزی یاخود بوون منە وەرزشکردن یاخود هاتوچۆ و بەردەوام ئەو بابەتە چۆنە بەتاکید وایە هەوای ساف و هەوای پاک و بێگەر بەتایبەتی هەوای بەهار بەڵام ئایا گەرنتی چەندە کە دەچێت دەرێ ئەو شوێنانە ئەو ڕۆژە کەسەکەم دیت چوو بە قەڵەباڵ چوو بە دەرێ باسی کرد گوتی چوومە دەرە قەڵەباڵغی لێمان پرسی لەبەرچی چوو بووی گوتی وەمزانی بەتەنها من دەچم کە چوم هەموو خەڵک لەوێ بوو لەوانەیە هەموو کەسێک وا دادنێت دەرێ من ئەوڕۆ دەڕۆم دەردەچم جمعەیە و هەینی و ڕۆژی خۆشی و دەچمە دەرێ کە دەڕوا خەڵک خەڵک هەمووی لەوەیە ئەگەر کەسەکە گەرنتی هەبی لە شوێنێک بی کەسی لێ نەبێ هەوای پاک و خاوێن شتێک نیە بەڵام بەو شەرتی ئەو جێگای کە دەچی شتی دیکە لێ نەبی بەرکەوتە نەگالەگەن خەڵکی دیکەی لێبی پێشتر خەڵکی دیکەی لێ بۆ بەرکەوتە هەبی و دەست و شتەکان درابێتە بەڵام ئەگەر هەوای پاک و خاوێنە بە پێچەوانەوە لەوانەیە سوودی هەبی تاکید لە بابەتێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەمڕۆ لە ڕۆژی ڕابردووە دەستی پێکردی ئەویش ڕشاندنی ناو بازارەکان و بازارە خەڵبارغەکان ئەو تا چەند ئەو ڕێکارە دەبێتە هۆی ئەوەی بەرگری بکرین و ڤایرۆسەکە بڵاو نەبێتەوە بێگومان ینی ئەو مادەیە کە ڕەش دەکرێن مادەشی ڤایرۆس لە ناو دەبە ئەوە ینی ئەگەر یەک کەسیش لە ینی لە توشبوون بە ڤایرۆسەکە قورتار بکە ینی ئەوە دەستکەوتە ینی ئەتوو گەرنتید نییە ئەو ڤایرۆسە هەلگری ئەو ڤایرۆسە نییە لە ناو کۆمەڵگا لەوانەیە نەبی بەڵام ناتانی بلێ 100% نییە بۆیە ئەو ڕێکارانەی خۆپاراستن لەوانەیە ڕەشکردنی جادەکان و ناو قەیسەری و جادە ڕیسەکانی ناوشار بە هایدروجین ئەوە H2O2 ینی کە ئەوە فعالیەتێکی هەیە مادە ینی ئۆکسیجین ڕادیکەل ئەوە دەکا ڤایرۆس لە ناو دەبە ئەوە شتێکی باشە و ئیسیفادەی هەیە و ئەو ڕێکارانش نەک لە لێرە لە سین و لە ئێران و لە زۆر وڵاتان ئەو ڕێکارانە بە پێی تەوجیهاتی منەظەمەی سەحی عالەمی تەنفیز دەکرێت باسی لە کەرنتینە دەکرێت کەرنتینەی گشتی شارەکان یاخود قەدەغکردنی هاتچوو ئێستا حاڵەتەکە بەو شێوازی لێ هاتووە کە بینە سەر بابەتی ئەوە نە چونکە ئەمە ینی نەخۆشیەکە جارێ با بڵێن بڵاو نەبوویتەوە پەرتو بڵاو نەبوویتەوە لە شارەکەمان خۆشبەختانە و ئەو حالەتانش کە هاتوونە لە ئیران زوو پێڕاگەیشتینە کەرنتین کراون و زیاد کراونەتەوە لە حالەتێک کەرنتینەی شار کامل قەرار دەدرێ ئەگەر نسبەی توژوان زۆر بەرز بووە وەکو مقاتعی ووهان کە هەزارها کەس توش بوو ئێمە بە هەمووی 4 کەس توش بووە ئەو 4 کەسش لە ئیران هاتووە کەواتە ینی ئەمە لە حالەتێکی ینی مطمئین داین و لەوانەیە ئەو پاش نەورۆز و لە مانجی نیسان کە گەرما دێ ئەو شتە ئینحیسار دەکا عالەمیەن و لە لای مەش ئینشاءالله حالات زیاد نابێت. بڵێ کاکتۆر هەمانجێکی باش دەبینێت لە نێوان هەموو چین و توێژەکان بنوونە ئەوە دکتۆرە بەڕێزەکان ئەوە مامۆستایانی ئاینیە و کەسانن کە ڕۆشنبیرین و نووسەرن ئەو هەمانجێت چەندە کاریگەریە لەسەر بەرزکردنەوەی معنەویاتی خەڵک بۆ ئەوەی خۆپارێزی زیاتر بێ بەدڵنیاییەوە زۆر زار باز دەکرێت دەبینین دەڵێن ئەو ڤایرۆسە زۆر دادگەرە زۆر عادیلە هەموو کەسی وەکو یەک گرتەوە نەخۆشەکە لەبەرەوەی شێوازی بڵاوبوونەوە کە شێوازی هاتنەکەی بەو شێوەیە پێویستی بە هامەنجی هەمووان هەیە ئەگەر بۆ نمونە قوتابخانەوە مامۆستایەکان و فەرمانگەکان هەمووی پێکەوە هەمانگ نەبانە بۆ شێوازە نەدەگەیشتینە ئەو شێوازی ئێستاکە کە هەموو پابندن قوتابخانەکان داخران فەرمانگەکان خۆشبەختانە زۆربەی چین و توێژەکان پابندیان پێ هەیە وەکو چینی ڕۆشنبیر بەڵام ئەوەی کە باسم کرد کە تێبینیمان لەسەری هەیە قەڵەباڵغی دەرەوەی ماڵەکە ئێستا دەیبینێنم لێرە پێم خۆشە ینی جێبیز دەبین کەەوە هەندێک کەس هەن بە قاچاق هاتینەوە مەسەلەن لە ئێران ئەوانە کە دێن خەڵکێکە بووە لە حدودەکان لە سنوورەکان بە قاچاقە هەبوواتە باز دەکرێن دەڵێن لە فڕۆکەخانش کە داوەزین هەندێک کەس هەبوونە و بەداخەوە دیارە خەڵکیان ناسیە
بەلایچکە چوینە لەبەر ئەو کەسانە ئەوە بێزگەلەوەی ئەو کەسانە بەڕاستی لێپسراوێکی مرۆڤایەتی ئاینی هەموو شتیان لەسەرەکە دەبووە خۆیان بێنە لای حکومت برێمە لەو کەسان لە ئێران هاتینەوە کەرنتینمانکەن لە بۆ یەکەمش لە بۆ پاراستنی خۆت ماڵ و منداڵی خۆت پاشان پاراستنی خەڵکی دیکە ئێستا ئەو ڤایرۆسە سەلماندی چارە نووسی مرۆڤایەتی هەموو یەکە ئەوەی کە لە سین ڕوویدا لێک کەسەوە ئێستا هەموو دنیا پێوە سەرقالە کەواتە هەمومان چارە نووسمانیەکە ئەو کەسە دەبێ بزانی چارە نووسی خۆی و خزم و کەسوکاری هەمووی بۆن دەبەوەی دەبا خۆی بێ کەرنتین بکە لەبەرەوە حکومەت ئەوەی بیسمان کە بۆ نمونە حکوومەتی سعودیا کاتێکی دیاریکراوی دانا پێویستە لەو کاتێ بێ خۆت بێ ئەگەرنا بەو شێوازە لە کەربەلا گوێبیست بووین حکوومەتی کەربەلا سزای دانا هەر کەسێک لە ئێران بێ بۆ شوێ ئەگەرنا ئێمە سزای دەدەین پێویستە حکوومەتی هەرێم شتێکی دابنێ لە ئەو کەسانی کە گەڕانەوە لە ئێران بە قاچاق خۆشببختانە ئاگام لێ بوو ناو بڵاو کراوە دەبێ ئەو کەسانە بێن بەڵام پێویستە سزا و پاداشتەی تێدا بە خەڵک پابند بە زیاتر دوو ئەمە وای دەبینین حکوومەتی عراقی زۆر گرنگی بۆ بابەتەی نادا هاتوچۆ هەیە بە حکومی مەذهبی گەشتەکانی نێوان عێراق و ئێران هەرچەندە باز دەکەن دەڵێن ئێمە ئەو کەسانێک کە لە ئێران دانهینەوە بەڵام ئەوەی کە دەیبینین گرنجێکی تەواو لە عێراق نادرێت کەواتە دەبی ئێمە وشیارتر بین وشیارتر بین لە سنوورەکان کە لەگە بەغدایە ئەو چەند ماوەی ئەو چەند هەفتەی ئەو چەند ڕۆژەی داهاتوو زیاتر وشیار بین لەو بابەتە وهروەها لە سنوورەکانی خۆشمان کەوانی کە ساقەکانی ئەو شوفێرانی کە باڵهەرگەرەکان کە دێن پێویستە حکوومەت دەبێ ئاگاداری ئەوانەش بی کەوانە دێن کە تەنها بە چێکردنی پلێکی گەرمی لە سنوورەکان وازن لێ نین ئەوانە نابێنە ناو شار بڕۆنە کافتریاکان بڕۆنە چێشخانەکان بە کەیفی خۆیان نان بخۆن و بە کەیفی خۆیان تێکەڵی خەڵک بن ئەو شۆفێرانە دەبێ ئاگاداری ئەوانیش بین لەبەرەوە پێم خۆش حکوومەتی هەرێم لەو چەند خاڵی ئێستا کە باسم کرد لەوانە زیاتر هۆشیاربی تاکو کاتم کەم ماوە لەسەر کەرتی تەندروستی بە تایبەت کارمەندانی تەندروستی چی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە وەکو پێی بڵین پاداش پێی بڵین ئەوەی کە ئەوان لە هێلی یەکەمی بەرگریکردن یعنی شتێکیان بەرامبەر بکرێت لە ڕاستیدا ینی حکوومەتی فیدرالی بڕیاریدا هەر کەسێک لە بواری کۆنتترۆلکردن و عیلاجکردنی نەخۆشی کۆرۆنا ڤایرس ئیش بکە 500,000 دینار مخصصات مەقتوعی درا پێی یعنی ئەگەر فەڕاشە ئەگەر مزەممیدە سستەرە دکتۆری مقیم دەوریە مقیم مەقدەمە اخصائیە هەر کەسێک لەو کەرتە و پێم وایە ینی ئەوە شتێکی باشە ئەگەر حکوومەتی هەرێمیش پابند بی بەو قەرارەی بەغدا لەبەرەوەی هەم تەشجیع هەم یعنی وەکو ڕاستە واجبە و واجبێکی ئینسانی و ئاینی و مرۆڤایەتیان مەیەکە ئەمە کە نەخۆشی انتقالی ئەوە دەکەین مخصصاتی بەدەل عدوا وەردەگرین ڕاستە بەڵام زیادەکردنی ئەو تەشجیع ئەو شتێکی باشە بۆ ئەوەی خەڵکەکە بزانی بەرامبەر ماندووبوونەکە و ئەوەی پاداشتەکەیە پاداشتێکی ئیزافیە لەبەرەوەی حالەتەکە ئیستیسنایە و بۆ پێم وایە ینی ئەو شتەی لە بەغدا بڕیاردرا لێرەش لەوانەیە ینی ئەلەغلب تەطبیق دەکرێت کاکتۆر دوا خاڵت بە گشتی و ڕێنمایەکی گشتی ئەگەر هەبێ بڵێ من دووبارەی دەکەمەوە نەخۆشیەکە نەچارەسەر نە پێکوتەی نییە کەواتە هەموو بابەتەکە لێرە خۆپارێزیە خۆپارێزی تا توش نەبین زۆر کەس گلەی باز دەکات دەرێت بڵاو ئێستاکە دیار نیە نەخۆشەکە وا بۆ ئێوە ئەو مشەوەشەی لە بۆ چییە لەبەر چ خەڵک باسی لەو بابەتەکە ئێمە ئەو ڕێنمایانە ئەو ڕێکارن کە ئێستا باز دەکرێنەوە هەمووی خەڵکی مێستا هەموو پێوە سەرقاڵە تاکو بڵاو نەبتەوە کە بڵاو بووە وەکو ئیتاڵیای لێدێ ئێستاکە ئیتالیا ئاشکرایە کە بەداخەوە پێمان ناخۆشە خەڵکەکی زۆر لە وڵاتەکە ئێستاکە هەمووی کەرنتین کرا هەمووی لەبەرەوەی ڕێژەی مردن زۆر بوو ڕێژەی توشبووان زۆر بوو بابەتەکەیان بە ئەهەمیەت وەرنەگرت لە سەرەتادا گرنجیان پێنەدا ئێمە ئێستا لە سەرەتا گرنگی ئاگامان لێ خەڵک بابەتەکەی بە هەند وەرگرتیە ئەوەی کە تایبەتی چینە ڕۆشنبیرەکە و حکوومەتیش لەبەرەوە پاک و خاوەنی خۆپارێزی زۆر بەڕێز دکتۆر دەشتی عەباس بوستانی پزیشکی ڕاوێژکار سەرۆکی بەشی هەناو لە نەخۆشخانەی ڕزگاری زۆر بەڕێز دکتۆر سادق عەزیز خۆشناو پزیشکی پشتپۆڕی نەشتەریگەری گشتی سوپاسان دەکەم کە لە بەرنامەی ئەمجارەی لە پایتەختەوە لەگەڵم بوون سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان و بۆ تێزەکانتان سوپاس بۆ نەخۆشخانەی پاچی تایبەت لە شاری هەولێر کە لە نێو نەخۆشخانەکە بەرنامەکەمان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست گواستەوە سوپاس بۆ هاوکارانم هیوادارم هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بن دوور بن لە نەخۆشی و ناخۆشی تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ